Well, DC is one of my favorite cities. I'm actually a teacher in New Orleans, a social studies teacher, and so I take students here every year. And this week I'm here with my mom and my sister being their tour guide. It's a very friendly town. You feel very safe here. I enjoy coming back every time. I know that you're fighting very hard for your culture, for your rights. I think for an independence, knowing some history, I wish the United States and Great Britain after World War II or whichever war where we decided the boundaries of your countries, we should have allowed you to decide the boundaries. Yeah. Thank you so much. منوکو خوێندکارێکی بەشی پەروەردەی هونەر ساڵانە فستیڤالێک ساز دەکرێت بۆ چاقۆناغەکەی بەشی پەروەردەی هونەر فستیڤالەکە لە کۆمەڵێ بەش پێکدەوەک و سیرامیک و گرافیک و پەیکەر و مەنزوور و شانۆ و میوزیک لەگەڵ کۆمەڵێک بەشی تردا ئەمان جێوەیە کە بەرهەمی ئەو ساڵی خوێندکاران پێشکەش بکرێت لەم فستیڤالەدا منوکو خوێندکارێکی قۆناغی چوارەم بە پرۆژەی مەنزوور بەشداریم کردووە کە باز لە دەرسێکی هەندەسی ئەکات و پرۆژەیەکی مەنزووریە. بەڕاستی ئێمە وەکو بەشی پەروەردەی هونەری لە کۆلێجی پەروەردەی بنەڕەت زانکۆی سلێمانی هەموو ساڵێک ئەم کاتە لە مانگی 5 فستیڤاڵی ساڵانەی خۆمان ساز دەکەین بە مەبەستی نمایشکردنی بەرهەمەکانی خوێندکارەکانمان لە کارە هونەریەکان بە پێی ئەو بابەتە هونەریانە کە دەخوێنێت لە درێژایی ساڵەکە. ئێمە لە پەروەردەی بنەڕەت بەشی هونەر ئیشەکانمان زۆرە هەر کۆمەڵە خوێندکار و بەشێکی هەڵبژاردووە لەبەرەوەی بەشی ئێمە تایبەت نییە بەیەک بوار بۆ نە بڵێن شێوەکاریە بەتەنها شێوەکاریمان هەیە پەیکەرمان هەیە بەشی سیرامیکمان هەیە بەشی گرافیکمان هەیە ئەمانە میوزیکیشمان هەیە هەمووی بە شێوەیەکی گشتی ئەخوێنین وەکو بڵێن لە هەموو شتێک فێر بۆ لە شتێکیش هەمووی بزانە تقریبا بەشەکەی ئێمە ئەم ئاماژەیە ئا بەدەستەوە. ئەمە ئێرە فەرعی ماسی فرۆشەکانە لە کەرکووک ئەحمەد ئاغەیە ناوی ئێرە جملە و مفرەدە لە هەولێر دێنین لە سلێمانی دێنین لە بەغا دێنین کاربمان هەیە ماسی چاکە ئین حەوزە دوڕیمان هەیە نوعترشمان بۆ دێ ئەدێنە هەولێر ئەدێنە سلێمانی مەطعەمەکان هەولێر مەطعەمەکان سلێمانی. مرغوبترین ماسی داقوقان و ڕغبەتی زیاترە لای خەڵکەکە. ڕاستی یەک داواکارێکمانێت لە حکوومەتی هەرێم ئەگەر نەهێڵن ماسی دەرەوە بێتەوە ناو شاری خۆمان وەکو لە ئێرانەوە زۆر هەواردەی ماسی دەکرێت بۆ ناو شارەکانمان.